سلام علیکم قوتابیانی خۆشەویست لە ڤیدیۆ ئەم جارە دێنە سەر پرسیاری 57 لە لاپەڕە 15 ئەم پرسیارەمان هەیە کە ئەڵێ ڕووبەری نیمچە لاتەریبی بەرامبەر بدۆزەوە. ئەو وێنەی دایتەمە ئەمە وێنەی نیمچە لاتەریبێکە. ئەڵێ چ بکەلۆمان ئەڵێ ڕووبەری ئەم نیمچە لاتەریبە بدۆزەوە. سەرەتا دێین یاساکمان هەیە لۆ دۆزینەوەی ڕووبەری نیمچە لاتەریب. یاساکەمان دەڵێ 1/2 جاران کەوانە بنکەی یەکەم زائیدەن بنکەی دووەم کەوانە جارانی بەرزی ئەوە یاساکەمانە. ئەگەر بێت تو یاساکە بزانین ئەوە بە ئاسانی پرسیارەکەی هەڵ دەکەین. هەڵە 1/2 جاران بنکەی یەکەم زائیدەن بنکەی دووەم جارانی بەرزی. سەرەتا 1/2 وەک خۆ دەنووسینەوە لێکدانەکە دادەنینەوە بنکەی یەکەم کو بزانین کامەمان بنکەی یەکەمە. ئەو دوو ژمارەی کە دەداتێ بنکەی یەکەم و بنکەی دووەم بەرامبەری یەکترینە. ئێستا ئەوە بنکەی یەکەم ئەو بنکەی دووەم چ بڵێ ئەوە بنکەی یەکەم چ بڵێ ئەوە بنکەی دووەم فەرقی نییە جیاوازی نییە. کەواتە ئەڵێن چ بنکەی یەکەمەکەمان چەندە ڕەجی 45 زائیدەکەی دەنووسینەوە. بنکەی دووەممان چەندە ڕەجی 20 ئەوە ڕەجی 20 لێکدانی ئەو بنکەی یەکەم ئەو بنکەی دووەم ئەو ژمارەی کە بە تەنیا مایتەوە دەبێتە چ دەبێتە بەرزی 4 ڕەجی 5 یەکسانە 1/2 وەکو خۆی لێکدانەکە وەکو خۆی کەوانە ڕەجی 45 دەبێت چ بکەین دەبێت سادە بکەین. دوو ژمارەی وەرگرە بکەتە 45 ڕەجی هەبی یەک نایبی 5 جاران 9 زایدەکەی دەنووسینەوە ڕەجی 20 بە هەمان شێوە سادەی دەکەین. دوو ژمارە وەرگرێک ڕەجی هەبی یەک نایبی 4 جاران 5 دەکاتە 20 چوارەکە ڕەجی بەڵام 5ەکە نیتی لێکدانی 4 ڕەجی 5ەکەش وەکو خۆ دەنووسینەوە. ئەو جارە دێن چ دەکەین 1/2 وەکو خۆ لێکدانی سەرەتا بزانین 5 ڕەجی هەیە نیتی کەنەی بوو بەڕێگەوە ڕاستەوە خۆ دەنووسینەوە. ڕەجی 9 چەندە 3 ڕاستەوە خۆ بینە پێش ڕێگەکەی زائیدەن ڕەجی 4 چەندە دەکاتە 2 ڕەجی 5 چەندە نیتی کەنەی بوو بەڕێگەوە ڕاستەوە خۆ دەنووسینەوە کەوانە لێکدانی 4 ڕەجی 5 یەکسانە. ئەو جارێ بە هەمان شێواز 1/2کەمان وەکو خۆ جارانەکە وەکو خۆ دەنووسینەوە. ئەو جارێکە دقت بدەین ژێڕەکەمان چنە یەکسانن هە لە ناوکەوانەکەی نێوانشیان چیە کۆیە کەواتە یەکە ژێڕەجی دەنووسینەوە وەرە هاوکڵکەکان کۆکۆ 3 کۆد و 3 کۆد و دەکاتە چەند دەکاتە 5 لێکدانەکە وەکو خۆ 4 ڕەجی 5 وەکو خۆی یەکسانە 1/2 وەکو خۆ جارانەکە وەکو خۆ. ئەو جارە چ دەکەین ئەها ژێڕەکە چنە یەکسانن هاوکۆلکەکانش جاران یەکتری دەکەین کردارەکەشمان جارانە 5 جاران 4 دەکاتە چەند دەکاتە 20 جارانەکەی دەنووسینەوە ڕەجی 5 جاران ڕەجی 5 دەکاتە چەند دەکاتە ڕەجی 25 ڕەجی 25 دەکاتە چەند دەکاتەوە 5 ئەگەر نەهەرۆ کاتێک کە دوو ژێڕەگەتی وەکو یەکبوون جاران یەکتریت کرد تەنها ژێڕەکەی بە تەنیا بنووسەوە ژێڕەکەم چەندە 5 ڕاستەوە خۆ نووسیمەوە. ئەو جاری چ بکە ئەتوانی کورتکەوە 2 دابەش 2 1 20 دابەش 2 دەکاتە چەند دەکاتە 10 کەواتە 10 لێکدانی 5مان ماوە یەکسانە 10 لێکدانی 5 دەکاتە چەند دەکاتە 50 سانتیمەتر دووجە کەواتە سیمان دەبێتە وەڵامی ڕاست.